سڵاتان لێبێت دکتۆر ئاراس برادۆستیم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراس لەگەڵتانم. بۆیە لێرە دەست پێ دەکەم چونکە دەڵێن دەرمان هەیە وا دەکات دایک دوانە لە نێوسکیدا دروست بێت لە جیاتی یەک منداڵ. ئەمڕۆ لەگەڵ میوانێکم لێرە وەڵامی ئەو پرسیارە دەدەمەوە. ئەویش دکتۆرە هێڤینە. دکتۆرە بەخێر بێی. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم. دکتۆر هێڤین دوایی پێمان دەڵێت کە ئایا ئەو دەرمانە لە بنەڕەتدا هەیە یان نا. بەشداربووانی ئەمڕۆی بەرنامە کۆمەڵێک دوانەی جوانی کوردستانن. نوێنەرایەتی دوانە جوانەکانی کوردستان دەکەن. هەر دوانە نین بە تەنیا. لەم بەرنامەیەدا سیانەشمان لەگەڵن. ئەمڕۆ دوانە و سیانەکانی کوردستان لێرە نوێنەریان هەیە. ئەمڕۆ لە ڕۆ زانستیەکە ئۆڕوون دەکەینەوە. دوانە بۆچی چۆن دروست دەبێت؟ ئەگەر دایک و باوکێک خۆیان بیانەوێ دوانە یان سیانە دروستکەن دەتوانن یان نا لە ڕووی زانستیەوە. دەرمان هەیە، شێوازی ژیانێکی تایبەت هەیە کەوا بکە دایک و باوک بتوانن دوانە دروستکەن. اینجا باسی ئەوە دەکەین کە دوانە لە نێو سکی دایکیاندا چۆن دەژین. گفتوگۆ دەکەن بەیەکەوە، مامەڵە و جوڵە دەکەن لەگەڵ یەکدی، بەڵام دواییش بە هەمان شێوە. دەڵێن جیاوازی چیە لە نێوانی دوانەیەک لە نێوسکی دایکیاندا لەگەڵ بەبەیەکی گچکۆکە کە بە تەنیا لە نێوسکی دایکیدا هەیە. جیاوازی لە ماوەی سکی دایکی و لە ژیانیش بە شێوەیەکی گشتی. اینجا لە ماڵی ستۆدیۆ لێرە خانەوادەیەکمان هەیە. سڵاوتان لێبێت. سڵاو لێبێت. کاک فەرمان و هەورین خان، زۆر بەخێر بێن. زۆر سپاس. ئەمڕۆ ئێوە خاوەن ماڵن، بەڵێ. ئێمەش میوانتانین. زۆر سپاس، زۆر بەخێر بێت. زۆر سپاس. کامتان یاسان کامتان یادن؟ یاسا دەستی بەرزکاتەوە؟ ئەی یاد؟ ئافرین. ئێستا کەواتە ئەوەی لە دەستە چەپی هەورین خان دانیشتووە لە تەنیشتی هەورین خان یاسایە. تەواوە؟ تەواو نییە؟ ئێستا ئەوەی کاکە ئەوەی کە لە دەستە ڕاستی کاک فەرمان دانیشتووە ئەویان یادە و تەواو. نەخێر؟ ئێستا کامتان یادن کامتان یاسان؟ ئەتو یادی ئەویش یاسایە. باش، زۆر بەخێر بن. زۆر سپاس. ئێستا ئەوەی لە تەنیشتی هەورین خانە یادە. تەواوە؟ ئافرین. ئەوەی تەنیشتی یادیش یاسایە. زۆر بەخێر بێن. زۆر سپاس دکتۆر. زۆر سپاس دەکەم. ئێوە خاوەن ماڵن، ئێمە میوانی ئێوەین. زۆر سپاس. زۆر بەخێر بێن سەرچاو. هەورین خان پێم بڵێ کە وتت منداڵی دیکەت هەیە. بەڵێ. یارە. بەڵێ. جیاوازی چی بوو لە نێوان ماوەی دووگیانی زەحمەتەکانی دووگیانی کە یارات لە سکتا بوو لەگەڵ یاد و یاسا بەشەیەکی گشتی لە ڕووی تەندروستی زەحمەتیەکانی؟ بەڵێ. وەڵاهی لە بۆ یارەی باشتر بوو. دائیمەن ئەگەر منداڵ دوانەبی جیاوازە لەگەر یەک منداڵ زەحمەتیەکانی جیاوازە یارە زۆر ئاسایی بوو. بەڵام سەرەتاکانی عەملم ینی مانجی یەکەم و دووەم سێم ئەوانە ناخۆش بوو. یاسا و یادیش بە هەمان شێوە بوو. بەڵام جیاوازیەکەیان ئەمن زۆر هەستم پێ نەدەکرد. بەس ئەوە بوو یەکەچیان خێنی لۆ نەدەچوو. دەبا هەموو ڕۆژی ئەمن دەرزیم لە شانمدا باە ئەو زەحمەتی هەبوو. چێ خێنی لۆ نەدەچوو؟ یاد. ئەوەیان کە بوو وەزنی گچکەتر بوو. ئەین کەمتر وەزنی لەوەیان ئەوە خێنی لۆ نەدەچوو. دەبا من هەموو ڕۆژێ هەموو شەوان دەرزی لە پیلم بدەم. ئەو زەحمەتی هەبوو. ئەو مایکەم بۆ بێنە مایک؟ وەکو زەحمەتی لەبەر ئەوەی ینی وا دەمهینا بەرچاوی خۆم وا دەمهینا بەرچاوی خۆم دەمخوای گەورە ئەو نەحمەتە گەورەی بەم بەخشیە ینی هەستم بە بێزاری نەدەکرد. دائما دڵخۆش بووم، دەوامیشم دەکرد کە لە دایکیش بوون یان تەنها 50 ڕۆژ ئینجازم کرد.
باش دەوام خۆم هەر کردی مامۆستام ئافرین. ئینجاوم نەکرد یعنی ساڵەکەش نەم کردە مۆڵەت لە ماڵی ئافرەتێک دەهات ئاگەی لیان دەبوو. دەست خۆش دەست خۆش بۆ دەست خۆش بۆ هەموو دایکێک کە بە جوانی ماوەی دووگیانێکی تێدەپەڕێنێ دواییش بە جوانی منداڵەکانی پەروەردە و بەخێو دەکات. یاد ئەوە لۆ خێنت لۆ نەدەچوو؟ نازانم. نازانی بەبیرت نییە؟ یاسا ئەتوت بەبیرت نییە ئەوە لۆ خێنی لۆ نەدەچوو؟ نا؟ نە. باشە. ئێستا ئەنگۆ وەچی دەستنە دەرێ لە دەرێ خەڵک تێکەڵتان ناکە؟ با تێکەڵمان دەکا. دەڵێن چێ؟ بووم دەرێتە یاسا بووم دەرێتە یاد بۆ دەرێتە یاسا. ناوەکان تێکەڵ دەکەن. دەتوت دەڵێ تەواوە مایکەکە عیبی نییە. من دەرم من یادم ئەوی یاسایە. ئەدی دایکتان تێکەڵتان دەکا؟ هەندێک زار. هەندێک جار؟ زۆربەی زار. زۆربەی زار. بووە قەت لە کاتی شۆردنتان تێکەڵتانکە؟ بەڵێ بووە؟ بەڵێ زۆر جار مەسەڵەن تاریک بی بە تایبەت شەوان ئەگەر گلۆفەکان کوژابنەوە ئەگەر وجودیان هەبی پرسیار دەکەن دەڵێم ئەوە چیاتان هەون چیاتان یانە چیاتر یاسانە. من هەست دەکەم یەک جیاوازی ڕوون لەسەر نێوچەوانی یاد خاڵێکەیە؟ بەڵێ. ئافرین. زانیم یاد ئاشکرا بووی. دەستا خۆش کاک فەرمان لە دەرەوە کە دەچنە ناو سەردان دەرودراوسێ پیاسە و گەڕان و ئەوانە خەڵک چۆن مامە لەگەڵ یاسا یاد دەکەن. دکتۆر بێگومان کە دەچێت شوێنە گشتیەکان خاستن دوانە زۆر سرنجڕاکێشن لەبەر ئەوەی جلوبەرگ و پێڵا و ستایلی قژیان وەکو یەکە خاستن ئەگەر سیماشیان جوامی ڕوخساریان جوانبی خەڵک زۆر سەرسامن وەکو یاسا یاد. بەڵێ ئەمە چەند جار لە شوێنە گشتیەکانەوە بووە خەڵک کاتیە داوای کردێکە ڕسمیان لەگەڵ بگرن یان دێن بچی بڵێ گەرم و گوڕن لەگەڵیان بە گەرم و گوڕی تەعاملیان لەگەڵ دەکەن. دەست خۆش لە خانەوادەی ئێوە بە شەیەکی گشتی دوانە زۆرە یان هەیە؟ نەبووە دکتۆر. لە هەردوو لا لە لای دایکی و لە لای ئێوەش؟ نانە نەبووە. شەکی شاز بوو حاڵەتێکی شاز بوو. باش دەستان خۆش بێت. زۆر سپاس. کاکە شت کە ئەمڕۆ لەم بەرنامەی باسی دەکەین کە دایکان و باوکان ئەگەر بیانەوێ دایک و باوکێک بیانەوێ منداڵی دوانەیان ببێت لە ڕۆ زانستێکە دەتوانن یان نا باسی دەکەین ڕوونی دەکەینەوە. ئینجا ئێستا دوانەیەکمان لەگەڵن زۆر شیرین و قشت و جوانن دێنە ژوورەوە لە ستۆدیۆ پێشوازی گەرمیان لێ دەکەین تێستێکی جوانمان بۆ دەکەن. ئەوانیش سیما و سارا ئیدریس فەرموون. بەخێر بێن. چۆنن؟ باشن؟ وەرنە ئێرە؟ زۆر سپاس. سیما وەرە ئێرە سارا لێرە بە تەواو گوت تەواوە سیما سارا تەواو ئێوەش چۆن بیان ناسنەوە سیما سکرەبەکەی جلوبەرگە پزیشکیەکەی شینە سارا سەوزە ئاوها پێم بڵێن چۆنن لە کۆلێژی پزیشکی نوانیە قۆناغی چەندن؟ پێنجن. لە کاتی خوێندن بە شەیەکی گشتی مامۆستاکانتان نەخۆش ئەوانەی کە مامەڵەیان لەگەڵ دەکەن تێکەڵدان ناکەن؟ طبعا ئەکید زۆر جار چیرۆکی پێکەناییمان دەبی وەکو شتێکم بۆ باس بەسەرهاتمان بەسەردە بەسەرهاتێکم بۆ باس جارێکیان لە ئیمەرجەنسی بووین لە فریاکەوتنی پرسیارمان لە نەخۆشی دەکرد تەستری وەربگرین وەڵا نەخۆشەکە گوتی بەسەر سوڕانی هاتبووم 2 ڕۆژ لەمەوە پێش ئەمەش گوتمان با پێکۆ بچین پرسیاری لێ بکەین
وەڵا گوتی 2 ڕۆژ لەمەوە پێش سرم دەسوڕا هەموو شتێکم بەدوو دەدیت گوتی دکتۆرە ئەو ڕۆچا ببووم لە سەر سوڕانی هاتم ئێستا نازانم لۆ ئەنگۆی بەدوو دەبینم هەموو شتێکم لێ بووی دەدوو وای دەزانی ئێوە یەکن بەڵام بەدوو دەتانبینەوە بۆی کە حاڵەتەکەی کە هەبوو پێشم گوتم نامەترسێ ئەمە دوانەینەوە تولێتێک چوە ئەوانە وەت لێ نەهاتەوە گوتی نا دکتۆرە دڵم مەدەوە من دەزانم هەرۆڵە جوانە زۆر بەخێر بێن ئێوە ماشەڵڵا هەردووکتان لەگەڵ ئەوەشی کە زۆر جوان و شیرین و زۆرش بەیەک دەچن لە یەک قۆناغیشدان هەردوو شتان لە پزیشکی دەخوێنن دوایی بێگومان کە 2 ساڵی دیکە کە دەبنە پزیشک اینجا مامەڵەیەکی زۆر زیاتر لەگەڵ نەخۆش و کەس و کاری دەکەن ئەو کاتەش بە هەمان شێوە خەڵک تێکەڵتان دەکات تێستێکمان هەیە چی دەکەن تێستەکە چۆنە؟ دوانەکان پرسیارمان حازر کردیە باشە ئێستا هەڵیان دەبژێرین پێیان دەڵێن وەڵامەکان بنووسن تێست دەکەین بزانین دەتوانن هەمان وەڵامی بدەنەوە تەبعاین دەبنە 2 گروپ 2 گروپ دەبن لایەکی دوانەکان لەگەڵ من دەبن لایەکیان لەگەڵ سیمای دەبن وەڵام دەدەن و دوام مقارنەی دەکەین بزانین جوابەکانتان وەکو یەکەیان نا ئێستا هەمووتان پرسیارەکانتان لایە تەواوە یەکێکیش بەرامبەر یەکدی وەستاون ئێستا وەڵامی پرسیارەکانمان دەوێ پرسیارەکانمان 3 پرسیارن پرسیاری یەکەم ئەوەیە حەز لە چ ڕەنگێک دەکەیت فەرمون وەڵام دەنەوە پرسیاری یەکەم ئەوەیە حەز لە چ ڕەنگێک دەکەیت پرسیاری دووەم حەزت لە چ میوەیەکە ئەوە پرسیاری دووەم حەزت لە چ میوەیەکە پرسیاری سێیەم ئایا بیرکردنەوەتان وەکو یەکە لەگەڵ براکەت یان خوشکەکەت ئەوە بەس دەنووسن بەڵێ یان نەخێر پرسیارەکانمان تەواو تەواو ئێستا وەرنە ئێرە سارا و سیما ئێستا ئێوەش یەکێک وەرن ئێوە وەرن فەرمون تەواو وەڵامەکانم پێ بڵێن سیما و یەکەم لە بۆ حەز لە چ ڕەنگێک دەکەیت وەڵامەکەی ڕەش بووە ئەوەش ڕەشە ڕاش هەردوو کۆک و یەک حەز لە میوەکەی پرتەقاڵ لە بۆ بیرکردنەوەکان بەڵێ بەڵێ هەستێکیان هەردووکیان ببورن ئەوەم بدەنێ ئەوەشم بدێ هەرسێک پرسیارەکە سەیریکەن وەڵامەکانیان وەکو یەکە هەردووکیان حەزیان لە ڕەنگی ڕەشە حەزیان لە پرتەقاڵە دەڵێن بیرکردنەوەکانمان وەکو یەکن دەستان خۆش ئەوان ئێوە وەرن لە بۆ وەڵامی یەکەم سپی و ڕەش لە بۆ میوەی سێو بیرکردنەوەکەش بەڵێ دەست خۆش ئەگەڵ خۆت ببەش خۆش لە بۆ پرسیاری یەکەم وەڵامەکە زەردە زرد ڕاستە ئیتر زەردە بەڵێ لە بۆ میوەش هەنار هەنار لە بۆ بیرکردنەوەکەش بەڵێ زۆربەی کات بەڵێ دەست خۆش فەرمی هەر وەکو یەکن بە تەواوی تا ئێستا وەڵامی یەکەم پێکۆ بڵێن ئەو جارە با پێکۆ ئەو قۆپێتان نەکردووە لە بۆ ڕەنگی سەوز ڕاستە دووەم هەنار سێم بەڵێ جوانە دەست خۆش زۆر جوان فەرمووی سیما ئەمجارە تۆ بیخوێنەوە پێش چارە تەمام باشە تەواو متوانیە تەواوە تۆ بیخوێنەوە پێشتر بزانین یەکەم لە بۆ ڕەنگەکەی ڕەش لە بۆ میوەکەی مۆز ئێرەش مۆز بیرکردنەوەکەش بەڵێ
دەست خۆش فەرمو دوانە دەبێت دەست خۆش دەست خۆش خێر دوانە لە بۆ ڕەنگەکەی ڕەش ئێرەش ڕەش میوەکە سێو ئێرەش تا سێو بیرکردنەوەکەش بەڵێ دەست خۆش زۆر جوانە دەست خۆش ئەرێ سارا و سیما پێم بڵێن ئەمانە هەموویان وەکو یەک ڕەنگیان وەکو یەک بوو ڕاستە. میوە وەکو یەک هەمووشیان دەڵێن بڵێ بیرکردنەوە وەکو یەکە ئێوە شوان ئەمە ئەمە جوانە شوێنە. ئێوە حەستان لە ڕەنگەکە وڵا زۆر ڕەنگوان حەز لەیە بەس ئەوەی- سۆرمان حەز لەیە پەمبا نا یەکەمەکە سۆر سۆر هەردووکان حەزیان ڕەنگی سوورە بەڵێ حەسان لە کام میوەیە فەراولە فەراولە بەڵێ تەواو کەواتە بیرکردنەوەتان وەکو یەک ئێوەش بەشەی گشتی بۆچی دوانەکان بیرکردنەوەیان ئاوا وەکو یەک ئاوا لەیەکەوە نزیکن خۆی دکتۆر ئەوە یەکە کە لە ڕاستیە سیر و سەرنجڕاکێشەکان کە دوانەکان هەمان بیرکردنەوەیان هەیە لە هەمان کات هەمان بیر و بۆچوونیان لۆدێ دوانەکان بەگشتی و دوانەی لێکچوو بە تایبەتی کە پێیان دەگوترێ مۆنۆزایگۆس توێنس هەتا کە لێرەش دیتمان دوانەکانی کە زیاتر لێکچوو بن بیرکردنەوەیان زیاتر پێک دەچێت ڕاستە و ئەوەش دکتۆر نەک تەنها لە بەروەی لەلایەکلا هۆکاری دیکەشمان هەیە مەسەلەن هۆکاری جیناتی DNA هۆکاری ژینگەی چونکە ئەوانە هەر لە منداڵی و لەیەک ماڵی گەورە بووینە پێکۆ گەشیان کردیا هاوڕێ یەک بوونا ئەوە لەلایەکی لە ناو سکیدایکەوە بالضبط هەر لە ناو سکیدایکیانەوە بالضبط هەر لە هەژنۆ مانگ هەر پێش وەخت پێکۆ بووینە ئەو جەلاوانەیە لەو بینەی پێکۆ بووینە هەستیان پێ کردیا لەوانێ جارجار شەڕە چیان کردوبی لەوێ دەرێ هەموو شتێک دەبی ئەو جەلاوانەیە ئەوش ئێوە ئەوەشتان هەیە وەکو دوانەکان بەشەی گشتی ئاسانتر دەیەک تێدەگەن بۆ بە حرەکەیەکی چاو ڕاستیەکەی دکتۆر بە بەڵێ دەربڕینێک بەڵێ ئەوە هەیە کە ئەوە بەخۆی ئەوە هەیە یەکێک لە شتەکانەوە حقائقەکی علمی نییە طبعاً هیچ ڕاستێکی زانستیمان نییە پشت ڕاستی کردفتەوە بەڵام لە ناو دوانەکان ئەو شتە هەیە کە پێی دەگوترێت توین تەلەپەثی تێیدا لێک تێدەگەن بێ قسەکردن لێک تێدەگەن دەتان زانیاری بگوازنەوە لە شتە ڕاستە بڵێ دەست خۆش ئێوە وەرنە ئێرە دابنیشن لەوێ و لێرە بن میوانێکی دیکەمان هەیە کە پسپۆری نەخۆشیەکانی خانمان و منداڵبوونە ئەوەیش دکتۆر شەنە پشتیوانە دکتۆر شەنە بفەرموو دکتۆر شەنە لێرە نییە ئەوە تا دکتۆر شنە ئامادە دەبێت عەدنان دەیەوێت پینە و پڕۆم بۆ بکە یەڵا دکتۆر شنە ئامادە ئێستا دکتۆر شنە لێرەی بەڵێ لێرەی دەفەرموو دکتۆرە بەڵێ. فەرموو چاوەڕێتین ئەرێ بۆ نایی فەرموو دکتۆرە چۆنی توانی دکتۆرگان باش ئەحواڵ باشە فەرموو اینجا لە بینی سارا و سیما دانیشە زۆر باش بەخێر بێت دکتۆرە زۆر چۆنی سپاس دکتۆرگان حاڵت؟ مەمنون زۆر سپاس دەکەم بانگمان کردی وامزانی لێرە بەش دیار بوو لێرە نەبووی ڕاستەکە دکتۆرگان بەخێر بێت سەرچاو زۆر سپاس دەکەم دکتۆرگان دکتۆر مەمنون زۆر سپاس دەکەم دکتۆر شەنە پسپۆری نەخۆشیەکانی خانمان و منداڵبوون نەخۆشی و نوێشتەرگەریەکانی خانمان و منداڵبوون زۆر بەخێر بێت لە زۆر سلێمانیەوە سپاس دکتۆرگان زۆر مەمنون سپاس خۆش دەکەم. بیت وەکو پسپۆڕێک هێندەی کە خۆت دەیبینی وەکو داتاش بەڵێ دوانە چەند بەربڵاون لە کوردستان سەرەتا بە خراپی میوانەکانەکەین و سپاسی گوێگرەکانمانەکەین زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئێوەش بە شێوەیەکی گشتی دوانە ڕێژەکەی دوگانی دوانە با بڵین لە سەیە 2 بۆ 4 بە شێوەیەکی گشتی بەڵام ئەگەر ورتری بکەینەوە ئەو دوانانەی کە بڵین بە شێوەیەکی سروشتی دروست بوون ڕێژەکەیان لە سای 1 بۆ 1.5 کەمترە لە 2 و ئەوانەی کە بڵین بەڕێگەی زانستی دروست بوون لە ڕێگەی چارەسەر و دەرمانەوە دروست بوون ڕێژەکان بەرزەبێتەوە لە سایە 10 بۆ 30 باش کەواتە ڕێگەیەک هەیە
بەڵێ ڕێگەیەک هەیە کە دەتوانین بەکاری بهێنین بۆ ئەوەی دوانە دروست ببێت بەڵێ لە بیرمان بێت لە بیرمان نەچێت ئێمە ئەمڕۆ هەر دەڵێن دوانە بەڵام لێرە سیانەیەکیشمان لەگەڵە سیانەیەکی شیرین ناویان بە هەمان شێوە سارا و سیما و سیدرایە ڕێژەی سیانە لە 100,000 تقریبا 79 لە 100,000 79 یعنی ڕێژەکەی کەمتر لە دوانە بەشێکی گشتی دوانە زیاترن لە سیانە بەڵێ. دەست خۆش بێ خەڵک دێتە لاتان داوا بکا بڵێ من حەز دەکەم دوانم ببێت بەڵێ بەدڵنیاییەوە هۆکارەکەی ئەوەیە کە خەڵک زۆر مەسەلاً حەزەکە لێ کاتە بە یەک دووگیانی دوو مناڵی ببێت و بۆ دایکەکە ئاسانترە و هەم لاواچە بیرلەوە بکاتەوە بڵێ دوان بێکەوە گەورابن و پەیوەندی و خۆشەویستی لە بینیانە هەیە ئەمە زیاتر خۆشە لە ناو خێزانەکە کە ببینن تەبان ئەو دوو خوشک و برایە یا ئەو دوانە بەڵێ بە شێوەیەکی گشتی خەڵک حەزی لێیەتی دەست خۆش من و ئەوە نامان سیڤا و سینایە اینجا ساری پار لەگەڵ مام دەچینە ئیش اینجا عادەتەن ئەو ئیشە نیوەڕان لێنانمان دەخوارد اینجا دوو ڕۆژ سێ ڕۆژ چین بۆ چوارەم ڕۆژ ئەو ئافرەتی کە لەوێنانی حازر دەکرد بە منی گوتوەرە ئەم جارە ناڕۆی گوتم بۆچێ گوتی هەموو زار تو دوو جار نان دەخۆی بەخۆی عەمەلی جارێکە ئەم ڤیددیۆیە دەبینین بەیەکەوە لەگەڵیشی ئەمانەش دەبینین بەیەکەوە لێم کردەوە ئەرەوەڵە ئەوەتان لەبیر بێت کاتێک کە دوو هاوژین سەرجەیی دەکەن تۆ سپێرمی پیاوەکە نزیکەی بە شێوەیەکی ڕێژەیی بە شێوەیەکی بە تێکڕا 30 ملیۆن سپێرم 30 ملیۆن تۆ دەچنە نێو کۆئەندامی زاوزەی خانمەکە بۆ ئەوەی هێلکۆکەیەک یان دوان بپیتێنن بە شێوەیەکی گشتی ئەمە سپێرمەکانن نزیکەی 30 ملیۆنیان دەڕۆن بەڵام چەند سەتێکیان دەتوانن بگەنە ئەو شوێنە و ئەو توانیان هەیە کە بتوانن هێلکۆکە بپیتێنن لێرەوە دەچنە نێو منداڵدان دەچنە نێو تیوبی یا بۆڕی هێلکە دوای ئەوە دەگەنە هێلکۆکەکان بۆ پیتاندنیان لێرە ئەمە دوای گەیشتنیانە ئەمە هێلکەیە یان هێلکۆکەیە و سپێرمەکە تۆکە هێلکۆکەکە دەپیتێنێ کە پیتاندی اینجا هەردووک هێلکۆکە و سپێرمەکە سەیری هەوڵدانەکە بکەن چۆن سپێرمەکان هەوڵ دەدەن کە هێلکۆکان بپتێنن دوایی ئەوەی کە سەرکەوتوو دەبێت ئەو سپێرمەی کە سەرکەوتوو دەبێت لە پیتاندنی هێلکۆکەکە لە کۆتاییدا جیناتی پیاوەکە باوکەکە و جیناتی ژنەکە لە ڕێگەی سپێرم و هێلکۆکە تێکەڵ دەبن منداڵێک دروست دەبێت لە حاڵەتی ئاساییدا منداڵێک دروست دەبێت و دەپیتێنرێت لە حاڵەتی دوانەدا دوو بەشمان هەیە کە باسی دوانە دەکەین ئەوەی کە سیرکەن ئەگەر یەک تۆ یەک هێلکۆکەی پیتاند منداڵێک دروست دەبێ هەندێک جاری یەک تۆ هێلکۆکەیەک دەپیتێنە بەڵام دابەش دەبێ دەبن بە دوو ئاوها یعنی کوا ئاوها سیرکەن وای دانێ کە ئەم دوانە بەیەکەوە نووساون بۆ چونکە ئەمە یەک هێلکۆکە بوو بەڵام دابەش بوون بە دوان لەو حاڵەتە دوانەی لە یەکچوو لەدایک دەبن هەموو شتێکان وەکو یەکە تەواوە سیما و سارە اینجا ئەگەر ئەوە نەتەقیایە بەڵام تەقی باشە لەگەڵەوە دەتوانین ئەوەش نەتەقێت ئەم دوانە ئەگەر دوو سپێرم دوو هێلکۆکەیان پیتاند بەڵام لە هەمان کاتدا و لە هەمان حاڵەتدا دوو هێلکە دەپیتێنرێن دوو هێلکۆکە و دوو منداڵ دروست دەبن بەڵام بەوانە دەڵێن دوانەی لە یەک نەچوو باشە ئەمەیە دکتۆرە ویستی شتێک بڵێ دوانەی جیا دوانەی جیا دەست خۆش وشەیەکی
دکتۆرە ئەگەر دایک و باوکی بیانەوێ دوانیان بە پێشەوە بچینستە دەرمان و شت دەبێت چی بکەن؟ سەرەتا ئێمە وەکو پزیشک کە دایک و باوکێک گێتە لامان بە هیچ شێوەیە ڕێنماییەوەیان ناکەین کە دووگیانی دوانە بکەن لەبەرەوەی دووگیانی دوانە مەترسی زۆرە بەڕاستی هەم بۆ دایکەکە هەم بۆ کۆرپەلەکە جگەلەوەی کە قورسە بەخێوکردنی دوو مناڵ و لە ڕووی مادیشەوە هەر کێشەیە بۆیان بەڵام ئەگەر هەرخۆیان ویستیان لەسەری بێ سەرباری ئەو هەموو شتێک کە پێیانەڵی ڕێگەکان ڕێگەی سروشتیمان هەیە ڕێگە سروشتەکانیش چەند شتێکە بۆ نمونە لە ڕێگەی خۆراکەوە بۆ نمونە بەرهەمە شیرەمەنیەکان چانسی مناڵی دوانە زیاکات. هەروەها لە ڕێگەی تاواکەرە خۆراکیەکانە بۆ نمونە ئەوانەی کە فۆلیک ئەسیدی زیاتر وەرەگرن ڕێژەی مناڵبوونی دوانە تیانە زۆرترە. باشە هەروەها پیانەڵێن بە شوێکی تەندروست بژی بۆ نمونە خەویان ڕێک بێت و هەروەها خواردنەکانیان ڕێک بێت کێشیان زۆر نەبێت بەڵام ئەگەر باسی کێش بکەین زیاتر مناڵی دوانە بە تایبەتیوانی کە دوانەی گیان لەوانەیە دروستە بن کە تەمەنی دایکەکە بڵێن لە 30 بۆ 35 ساڵیان زیاترە و لە ڕووی کێشیشەوە ئەوانەی کە کێشیان لاواز نییە یاخۆت بڵێن زۆر قەڵەونین لە مامناوەندان ئەوانەش چانسی دوانەتیانە زیاترە. دەست خۆش کەواتە ستایلی ژیانی بەڵێ هی دایکەکە هی باوکە کاریگەری هەیە لە مادەی بۆ نمونە کافاین و نیکۆتین وەکو جگەرە و نێرگەلە و مادە کحولیەکان ئەمانە هەمووی واکات کە ژیانێکی تەندروست بژین چالاکی وەرزشی ئەمانە هەمووی سوودبەخشە بۆیان هەروە ئارامی دەرونی. دەست خۆش دکتۆر شەنەکەواتە ئەمانە هەمووی بۆ خۆی ئەمانە هەمویان گرنگن بۆ دووگیانیەکی تەندروست و سەلامەتیش. بەڵێ نەک تەنیا بۆ دروستبوونی دوانش دەست خۆش کەواتە و دایک و باوکانێک کە دەیانەوێ دووگیانیەکی تەندروست و سەلامەتیان هەبێت پێویستە ستایلی ژیانیان شێوازی ژیانیان تەندروست بێت بۆیە پیاوی جگەرەکێش و دایکی جگەرەکێشیش یان نێرگەلەکێش یا ئەوانەی کە بەشەیەکی گشتی ژیانیان ناتەندروستە و ئەمانە هۆکارن بێگومان ڤەیپ و جگەرە و نێرگەلە و ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی دووگیانێکی تەندروست و سەلامەتی نەبێ دایکەکە بەڵام پیاوەکە و ئافرەتەکە هەردووکی نەک تەنیا ئافرەتەکە هەردووکیان کاریگەریان هەیە چونکە ژیانی ناتەندروستی پیاوەکەش لە ڕێگەی جیناتەوە لە ڕێگەی سپێرمەوە دەگوازێتەوە بۆ منداڵەکەی دەست خۆش ئێستا ئەگەر خانمێک هاتبێتە لای ئێوەش یارمەتیتان دابێ ڕێنمایەکانمان پێوت بێت چۆن ژیانی تەندروستکە ئەویش ئەوانەی هەمووی جێبەجێ کرد نامەیە بێ مەسەر دەرمانەکە جارێ ئەوانەی هەموو جێبەجێ کرد ئێستا دووگیانە ئێمە دەمانێت بزانین بۆ نمونە بە نمونە چۆن بخەوێت زۆر باش وانە بچینە ئەوێ فەرمونون دەچینە فەرموو دکتۆرە دەچینە سەرەوە بە بینەرانی خۆمان دەڵێین ئەگەر خاتوونێک ئێستا ئەم خاتوونەمان دوانەی هەیە پێش هەموو شتێ ئەبێ دایکەکە پێشی باسی شێوازی خەوتنەکەی بکەین ئەبێ باسی ئەوە بکەین کە دایکەکە پێویستی بە خەوی زیاترە لە بروی ماندوێتی زیاترە لەم حاڵەتەیە هەچ کاتی هەستی بە ماندوێتی کرد سەرخەو پشکوێنێ و بۆ نمونە شەوان زیاتر بخەوێ بەڵام لەوە مهمتر ئەوەیە کە بزانێ شێوازی خەوتنەکەی چۆنە یەکەم شت ئێمە پێڵین کە بە هیچ شوێ نابێت لەسەر پشت بخەوێت چونکە قورسایی مناڵان ئێستا بە بینیش بشانتانم ئەبێت لەسەر لای چەپ بخەوێ لەسەر لای چەپ بخەوێ لەسەر لای چەپ بخەوێ بۆ ئەوەی قورسایی مناڵان با بڵێن وانەکات کە خوێنکەم بچێ بۆ کۆرپەلەکان اینجا ئەتوانێت دایکەکە سەرین بەکاربێنێ وەکو یارمەتی دەرێک بۆ نمونە دانەیەک لە پشتیەوە دانێت لەولا دیارە ئاحتیارە تەواو دەست خۆش دانەیەکیش لە بینی ئەژنۆکانیا بۆی بتوانێت ئەژنۆی بنوشتێنێت و بیخاتە سەری ئالێرە و لە ژێرسکیشە ئەتوانێت بۆ نمونە بەتانیەک شتێک دانێ ئەوش بۆی هەست بە ئاسوودەیی بکە لە کاتی خەوەکەمە باشترین شێوازی خەوتنە بۆ دایکانی دووگیان هەمویان بەشێکی گشتی کەواتە دانەیەک لە پشتی دانەیەک لە بینی ئەژنۆکانی لە بینی ئەژنۆکانی بەڵێ و بەتانیەکیش لە ژێرسکی دایکەکە لە ژێر سکی ئەمە بۆ خانمی دووگیان کاتێکە دوانە لە سکیایەتی بۆ هەموو خانمانی دووگیان ئەم شێوازی خەوتنە زۆر سەلامەتە بە تایبەت بۆ خانمانی دووگیان کە دووگیانن بە دوانە تەواو زۆر سپاس دەکەم دەستت خۆش بێ تەواو بەها لەسەر تەنیشت بخەوێ فەرموون
ئێستا من پرسیارێکم لە دکتۆر هێڤین هەیە. دکتۆر هێڤین خۆت پێم بڵێ ئەمڕۆ دەمێکە چاوەڕێت چیمان بۆ باز دەکەی؟ خێر دەمێکە چاوەڕی ببوورە. سلامەتی بەخێر بێتەوە بۆ دەرمانخانەکەی من فەرموو پرسیارەکەت بکە. پرسیارەکە بکەم یادەتەیە خۆت شتێکم پێ بڵێ لەسەر شێوازی هاندانی دروستبوون یا دەرمانێک بۆ هاندانی دروستبوونی دووگیانی دوانە. بەڵێ بێگومان پێشەوەی کە دەست پێ بکەم حەزەکەم ئاماژە بۆ بەم ئەبێ ئەو دەرمانانە بە چاودێری دکتۆر واتە دەبێت دکتۆری سپۆر بۆیان بنووسێت و دکتۆری دەرمانساز شێوازی بەکارهێنانەکان پێ بڵێت. دەستخۆش. بەڵێ دەرمانەکان ئۆڕەڵی وەرئەگیرن واتە بە دەم لە شێوازی با بڵێنەوە خواردن و دەرمانی شێوەکو دەرزی بەکار ئەهێنرێت. دەرمانەکانی درەگەکان کە با بڵێن لە ڕێگەی دەمەوە وەرەگیران وەکو کلۆمفین ستریتا لتریزۆڵە ئەمانە هەمووی هاندانی دەردانی هێلکە زیاد ئەکات کە هێلکەش زیاد بوو وەکو ئاماژەم پێکرد دوو هێلکە بەیەکەوە پیتێنرا بێتەوەی دروستبوونی دوانە. دەستخۆش. ئەوە گرنگە کە دکتۆر هێڤین ئاماژەی پێدا ئەویش ئەوەیە. ئەم دەرمانانە نابێت هیچ کەسێک لە خۆیەوە بەکاریان بهێنێت. دەبێت لە ژێر سەرپەرشتی زانستی پزیشکی پسپۆر بێت. واتە تۆ ناتوانێت بچێت دەرمانخانە وەکو پاراستامۆڵ داوایکەی. وانە پزیشکانی دەرمانسازیش نایان دەنێ. دەڵێن بڕۆنە لای دکتۆری پسپۆر پزیشکی پسپۆری خانمان و منداڵبوون ئەگەر ئەو لە ژێر سەرپەرشتی ئەو بێت قەی ناکە. بەڵێ بێگومان لەبەرەوەی کە ئەم دەرمانانەش دکتۆر وەکو ئاماژەم پێکرد لایانی لاوەکیان زۆرە کە نەخۆشەکە ئەگەری هەیە ینی لە ئەخیرا زۆر ئەزێت بخوات بۆ نمونەوەکو ئاوسانی هێلکەدانەکانی ئەمەش زۆر زیان بە دایکەکە ئەگەێنێت ئەو کەسێکە بۆ نمونە ئێوێت دووگیان بێت بەگشتی بۆیە گرینگە دکتۆر بۆی بنووسێت. دەستخۆش زۆر سپاس دکتۆر هێڤین. ئێستا کاتی ئاماژە بە شتێک بەم لێرەیە. گیان ئەمێ ئاماژە بە شتێک بەم لەسەرم دەرمانانە. ئێمە وەکو پزیشکی ژنان و مناڵبوون بە هیچ شێوازێک ئەو دەرمانانین بە هیچ خانمێک بۆ دووگیان بوون. ئەو دەرمانانە بە هیچ شێوەیەک نانووسرێ بۆ دووگیانبوونی دوانە. چۆن؟ بۆ نمونە خانمەکە کێشەی ئەوەی هەیە کە هێلکەکانی حەجمی گەورە نابێ یان هێلکەکانی دانابەزێ کێشەی نەزۆکی هەیە. ئەمە چارەسەرە بۆ ئەوای لێکە هێلکانەکەی چالاکەکە کە هێلکانەکە چالاک بوو لێ هێلکە زیاتر دابەزێ و چانسەکەی زیاکە. واتە ئەمە کاریگەری لاوەکی دەرمانەکەیە واتە ئەگەریان زیاترە لەوانە هێنێ خێزان پێیان خۆش بێ هێنێ خێزان پێیان ناخۆش بێ. بەڵام ئێمە بە تایبەتی ناچین بۆ ئەمە بەستە بەکاری بێنین. باشە ئەوەی دکتۆر هێڤین باسی کرد دەرمانەکە حاڵەتێکی تایبەتی هەیە بۆ بەکارهێنان. بەڵێ تۆ کۆمنتی هەیە لەسەر قسەکانی تۆشەنە؟ بەڵێ بێگومان منیش وەکو ئاماژەم پێکرد ئەم دەرمانانە بۆ زیادکردنی فێرتڵەتیەوەتە بۆ دەردانی هێلکەیە تا دایکەکە بتوانێت ببێت بەدایک بۆ نمونەم ئافرەتە نەک بەتایبەت بۆ ینی هەبوونی دوانە چکە وەکوتەنی لەوانەیە زیانی پێ بگات و لە زیاتر لە دوانەیەک دروست بێت. باشە ئێمە دەرمانمان هەیە دەرمانەکە بۆ زیادکردنی توانای زایندی بەکاردێ بەڵام لە ئەنجامدا ڕەنگە بێتە هۆی وەکو کاریگەری لاوەکی ڕەنگە بێتەوەی دروستبوونی دوانە. بەڵام خانمێک دەڕواتە لای پزیشکی پسپۆر پێی دەڵێ من دەمەوێ منداڵم دووگیانێکی دوانم بۆ دروست بێ ئێوە ڕازی نین لەسەرەوە. باش ڕوونە ئێستا کاتی ئەوەیە بانگی دوو کەس بکەین کە لە کوردستاندا ڕەمزی دوانن زۆر شیرینن بەهرەی جوانیان هەیە و توانیویانە جۆرێک لە کۆمەڵە دروستکەن بۆ دوانەکانی کوردستان. ئەوانیش کاک نەریمان و کاک قارەمانن. بفەرمونون. چۆنی برا کوا کاک نەریمان چۆنی ئەحواڵتان فەرمونون با یەکسەر زۆر بەخێر بێن با فەرمونە ئەوێ وەڵا بە بەرامبەر بەس دەبێت مایکتان هەر هەبێ بۆ ئەوەی بفەرمونە ئەوێ دەبێت مایکتان هەبێ بۆ ئەوی هەمویان بیبیستن تەواو دەنگی باشە. من کاک نەریمان چۆنی زۆر سپاس تەواوە ئێوە بوونەتە ڕەمزێک بۆ دوانەکانی کوردستان بۆ زۆر جوانیش ئیدارەی دوانەکانی کوردستان دەدەن و جەوێکی خۆشتان دروست کردە بۆ دوانەکان دەستان خۆش بێ. زۆر سپاس. ئێوە چۆنن لەگەڵ ئەو دوانەی بووندا
خەڵک چۆن مامەڵەتان لەگەڵ دەکا خۆتان لە ژیانتان ئەمە چۆن کاریگەری بەسەرتانەوە هەیە ئەتوو برا گەوری قسەی بکە بەڵێ واللهی بەخۆی هەم کاتێک دەرێم دوان کاک نەریمان دەنگی هەیە ئەلو ئەمن دەنگم هەیە تەواو تەواو ئۆکەی هەموو کاتێک دەڵێم دوانە هەم خۆشی تێدای هەم ناخۆشی کامتان برا گەورن ئەمە 5-6 دقم برا گەورە مە بزانم وە دەرێن جوانە ئێ بەڵێ بەخۆی دوانەکان هەم خۆشیانی هەم ناخۆشیانی لە زۆر کاتدا یان لە زۆر کاتدا ئێستامە زۆر کات گوتیمان داکم زۆر کات بابم هەنەی دەناسینەوە تەبعاً بابم هەنەی دەناسینەوەی زانشان قارەمانەشیان نەریمانە لەبەر ئەوەی زۆر لە کار بووە بەس داکم بڕێک باشتر بوو داک جوانە بەس لە کار و پیشەشمان بریها پێکەوەینە یعنی زۆر کات غەرامەی چتی ئەمە ئیش سیارەی دەکەن سیارەکردن فرۆش سیارەی دەکەن زۆر کات غەرامە لە نەریمان دەبی کابرا هاتی یەقێمنی گرتیا ئەین شتێکی ناخۆش دەدەم کاکە ئەمە زمچین دوانەی نێ باوەڕی نەکردیا هەتا نەریمان بەچەمە دەناسنەوە دەزانی بە بەچەمە دەناسنەوە بە خاڵەکەی جێما هەر بە خاڵەکەی جێە بە خاڵەکەی جێ دەزانم نەریمانمەوە قارەمان ئێستا بەس با خاڵەکەی گوێی نەریمان ببینین وەڵام منیش بەوە جیامکردنەوە خاڵەکەیە ئێستا ئەوە خاڵەکەیە دەست خۆش اینجا ئیشاڵە لای دەبین قارەمانیش ببینن کا قارەمان ئەویش بە هەمان شێ بەڵام ئەو نیەتی بۆی جیاوازیەکە زۆر ببینین کات دکتۆر ژیان زۆر کات لۆی دادنێن لە ئەهان لە علاقینە زۆر کات شتێکی ڕەشی لۆ دادنێن تاقتێکەڵیکەم بەڵێ دەستان خۆش بێت زۆر سپاس ئێوە بەهرەیەکی جوانیشتان هەیە بەڵێ بەرنامەکە تۆزێک زانستی بوو بەڵێ شتێکی هوەری خۆشمان پێشکەشکن بۆی دوانەکانیش دڕیان خۆش بێت ئێمەی دوانە لێک چووی دەستی خوین کوردستان دایکە هەر بە کوردی دوان ئێمەی دوانە لێک چووی دەستی خوین کوردستان دایکە هەر بە کوردی دوان عەزوو خولیامان زۆر لێک نزیکە عەزوو خولیامان زۆر لێک نزیکە هەردام دەیپۆشین کامزل وەگیەکە هەردام دەیپۆشین کامزل وەگیەکە ئێمە ژیانێکین لە دوو جەستەدا وەک شێحر و ئاواز لە یەک بەستەدا دنیا ناتوانێ لێکمان کاتەوە دنیا ناتوانێ لێکمان کاتەوە ماگەر خوا بۆ خۆی بێمان باتەوە ماگەر خوا بۆ خۆی بێمان باتەوە هیوادارم بە دڵتان بی زۆر زۆر سپاسان دەکەم لە خزمەتی دەستان خۆش بێت من هەمان بفەرمونون دەتانەوێت لەوێ بنیان بەڵی خۆتان فەرمو زۆر زۆر سپاس مایکەکانم بدەنێ با ئەو پرسیارانە لەوانیش بکەم ئەرێ سییانەکان قسەتان بۆ نەکردین ناوت سیما سانا سیدرا ئێوەش کامتان بە نوێرایەتی هەسێتان قسە دەکا کامتان دەتان یاڵڵا سیما تەواوە سیما پێم بڵێ کە هیچ شتێکی ئاوها ئەوەی کە کاک نەریمان و کاک قارەمان باسییان کرد بەسەر ئێوەش دێت خەڵک لە یەکتان جیان نەکاتەوە مەڵێ هیچ شتێکت لەبیرە بۆم باسکەی جارێکیان ئەمە داپیرمان سەری هەرسێکمانیش بەگچکە غەڵەتی کرد مەڵێ سەری هەرسێکمانی شوشت یەکەچیان چۆ دەرێ دیسان داپیرم سەری هەرسێکمانی شوشتەوە لی تێکەڵ بوو بەڵێ هەتا حەلیکە دەست خۆش ناوتان چییە؟ سایە سۆلین ئەتو ناوت سایە و سۆلینە؟ نام سایە سۆلین دەست خۆش سایە و سۆلین سا قسەم دۆ بکە داخوا چت بەسەر هاتیە جارێکیان لە مەکتەبێ بۆم ددامشکە ماوەستە گوتی تاوە لێکتان دەکەمەوە دوایەتی نەماری خوشکیشم دانیشکە منداڵ وەچیەکەم شتی لەدایک دەبێت ددانە ددانی هەمیشەیی 32 ددانی شیری 22 منداڵ وەشی گچکەیە ددانی شیری هەیە
22 ددان وەچی گەورە دەبیتن 32 ددان دەبیت ددانی هەمیشەی دەست خۆش ڕۆژێکیان ئەم هەر لە مامۆستاکەی منی پرسی وتی مامۆستا لەوانەکەت چۆنە مامۆستا وتی خۆداتیتە لە خۆتە پرسی جوانە دەست خۆش ڕۆژێکیان لە قوتابخانە مامۆستا ناوی دەخوێندەوە پرسیاری لێ دەکردین براکەم نەیزانی لە زیاتەوە هەت لە زیاتی ویەستم پرسیاری بووم بڵام دایەوە یەکتریشمان گۆڕیەوە مامۆستا هەستی پێ نەکرد نا دەرچوون دەرەوەڵە ئەوە شەڕی کرد لەگە کوڕی پورم ئەو جەداها دەیگۆ لە مندای دەمگۆ بەخوای من نیما هەدەیگۆ توی کورە من نیمە ئەوە لێتیدا هەدەیگۆ توی مەیلی و میر ناتانە قسێکەن بەڵێ ناوڵە خۆ داقت قسەکردنەوەوان نیو لە مای زۆر قسەکەم لە ماڵە زۆر قسەی دەکەی ئەدی مەیلی تااقەتم نیاونیش ئەوە هەروتوان تااقەتان لێ بڕایە وەڵام ئەم زۆر دەستمزە خۆم دی نازانم تاقەتی لێبەرە تااقتم نییە ئەدیلۆ سیڤانی بابتان مەجای کەس نادا مەجای خۆی نییە زۆر سپاسان دەکەم میر و مەیلیش منداڵەکانی سیڤانن سیڤان ئەندازیاری دەنگە لە ڕووداوێکێک لە هەرە ئەندازیارە هەرە باشەکانی دەنگە لە تۆڕی میدیای ڕوودا و هاوکارێکی زۆر باشمانە لەبەرەوە من میر و مەیلیم دەناسی دەرباسیەوە بکەین ئەو زەحمەتیانەی کە دایکانی دووگیانەی بینن بە شێوەیەکی گشتی قەبارەی سکیان گەورەترە دایکەکە بە تایبەتی لە کۆتایەکانە ئەمە ژوای لێکا زیاتر هیلاکە بێ کێشی زیاترە بێت و ئەمە وای لێکا پشتێشە و ئازاری جومگەکانی زۆرترە بێ زووتر هەست بە ماندوێتیەکە و پێویستی بە خەوی زیاترە زیاتر تەنگە نەفەسە بێت ئەمانە هەمووی زەحمەتە بۆ دایکەکە هەروەها لە ڕووی دەرونیەوە ئەو دایکانەی دووگیانن بەدوانە زیاتر تووشی بێتاقەتی و ترس و دڵەڕاوکێ بن بەهۆی گۆڕانکاری هۆرمۆنیەوە و هەروەها بەهۆی ئەوەی کە بەرپرسیارەتی دوو مناڵ تۆزێک زەحمەتە ئەمانە ئەو کێشانن کە بۆ دایکانی دووگیانی دوانە دروستە بێ بەڵام بە شێوەیەکی گشتیوی کە زۆر زۆر گرنگە باس بکرێ خێزانەکانیان هاوسەرەکانیان هاوڕێ و کەسوکارەکانیان ئەبێت زۆر زۆر هاوکاریان بن هەرچێکیان پێویست بێت بۆیان دابین بکرێت دکتۆر هێڤین دەیتە ئێرە بێ زەحمەت وەرە ئێرە لەسەر کورسیەکەی من دانیشە سوپاس دەکەم لەبەرەوەی دەمەوێت بزانم دەرمانخانەکەم بەجێهێشت خەی ناکە بە شێوەیەکی کاتی دەبێت بزانم دوانە لە مامەڵە لەگەڵ دەرمان هەمان کێشیان هەیە بۆ نمونە دوانە هەستیاریان بە دەرمانێکە بێت هەردووکیان هەیەە بۆ نمونە بەڵێ لە کاتی باسکردنی هەستیاری بۆ دەرمان ئەبێت باسی بەرگری لەشی ئەم دوانەیە بکەین بەرگری لەشیان چۆن چۆنیە بۆ نمونە لەوانەیە نازانم ئەم دوانەیە ڕوبەڕووی چ دەرمانێک بوونەتەوە هەستیاری پێ هەیە لە دوانە لە یەکچۆکان ئەگەری هەیە کە هەردووکیان بە هەمان دەرمان هەستیاریان هەبێت بەڵام دوانە لە یەک نەچۆکان کەمتر بۆیە باشترین شت تاقیکردنەوە ئەڵێت تاقیکردنەوە باشترین بەڵگەیە خاصەتەن بە تایبەتی بۆ ئەو دەرمانانەی کە ئەچێتە ناخوێنەوە تێستێک بکرێت پێش بەکارهێنانی بۆنە ئێستا سیمام سارە ئێوەش پێم بڵێن خۆ پەنجەمۆریشتانی یەک نییە ئەوە یەکەکە لە ڕاستیەکان لە سەردوانەکان هەرچەندە دیئێنئەیان وەکوویەکە تەبعیان وەکوویەکە و زۆر شتیان وەکوویەکە بەڵام وەکو لە قورئانیش ئاماژەی پێکرایە پەنجەمۆریان وەکو یەک نییە پەنجەمۆری هیچ کەسێکی وەکو یەک نییە تەنانەت دوانەکانیش بەڵێ باشە ئێوە یەکێکتان ئازاری دەبێ ئەوەی دیکە هەستی پێدەکا بۆ نمونە بەڵێ پێکەوە نەخۆش دەکەون هەیە دکتۆر ئەوە شتێک هەیە بالۆت باس بکەم بەعام کە لە تاقیکردنەوەکان تەواو دەبین قەت لێک ناپرسین چۆن بووی یەکسەر دەڵێن لە فلانە پرسیاری چۆن بووی یعنی ئەمە پێشوەخت زانیتمان کە ئەوەکەی دیکە لە کامە پرسیاری خراپ بووە چی زانیە چی نەزانیە بە تەواوی هەستان پێکردی دەست خۆش دکتۆر شەنە هیچ ما بوو دەست خۆش ئەوانەی من یەک پرسیارم ما بوو مادەم تۆ هیچ نەماوە کە یاد و یاسا لە ناو سکی دایکیان یاد کێشەیەکی هەبووە
ئەویش ئەوە بووە کە خوێنی کەم بۆ چووە. یاد و یاسا لێرن، یاد و یاساوەتان وەرنەوە، وەرنەوە یاد و یاسا، وەرنەوە باسی ئێوەیە. وەرن 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 وەرن. ئافرین. وەرە ئێرە یاد و یاسا، وەرە. یاد و یاسا ئێستا ئەوە یادەوە یاسایە. ئەتو یادی ئەوە یاسایە. غەڵەتم نەکرد؟ ئافرین. یاد خوێنی کەمتری بۆ چووە. بە شێوەی گشتی لە خۆراک و خوێن و ئەوانە جیاوازی هەیە لە نێوان دوانەکان. چی بکرێت بۆی بە هاوسەنگی و بە باشی ژیانی نێوسکیداکیان بەسەر. بە شێوەیەکی گشتی ئەو دوانانەی کە با بڵێن دوانەی لێگنەچوونیان لە یەکچۆکانی ئەگەر وێڵاشەکانیان جیابێ بە شێوەیەکی باشتر خۆراکیان بۆ هەرێکان لە وێڵاشی خۆیەوە و کێشیان کەمترە. بەڵام ئەوانەی کە لە دوانە لە یەکچۆکانە کە یەک وێڵاشیانێ خواردن دابینەکە بردووکیان کێشیان هەیە بەڕاستی زۆربەی جار بە نایەکسانی دابەشە بێت. ئێمە لەم حاڵەتەیەین ئەوانەی کە یەک وێڵاشانەیە لە 16 هەفتە و هەموو 2 هەفتە جارێک لە ڕێگەی سۆنەرەوە کێشی مناڵەکان، ئاوی دەوری مناڵەکان و گەشەیان بۆ بەراورد دەکەین وی بزانین ئەگەر هاتوو هەچ کێشێکیان هەبێ بە زووترین کات دەستنیشان بکرێ و چارەسەریان بکەین. زۆر سپاس دەکەم. بەڵێ؟ گوێتان لێ بوو؟ بیڵێەوە بیڵێەوە؟ یاسا 2 دەقەلم گەورەترە. یاسا 2 دەقەلت و گەورەترە؟ یعنی ئەوە براگەورەتە. تەواو دەست خۆش یاساویات. یاسا 2 دەقە لە یاد گەورەترە. زۆر سپاستان دەکەم. زۆر سپاس بۆ هەموو کەسانێک کە ئەمڕۆ لەگەڵمان ئامادە بوون لە پزیشکان هەروەها لە دوانە جوان و شیرینەکانمان ئەوانەی کە چاوەڕوانی ئەوە بوون کە وەڵامی ئەوە وەربگرنەوە ئایا دەرمان هەیە بۆ دروستبوونی دوانە؟ بەڵێ دەرمان هەیە، بەڵام ئەو دەرمانانە بە مەبەستی دروستبوونی دوانە بە پێی ڕێنماییە زانستیە پزیشکیە پێی ڕێوکراوەکان تا ئێستا بۆ دروستبوونی دوانە بەکارنایان بەڵکو بۆ زیادکردنی توانای زایەندی یا دروستکردنی توانای زایەندی بەکاردێن لەو کەسانی کە کێشەی وەچە خستنەوەیان هەیە، کێشەی منداڵ دروستکردنیان هەیە. بەڵام ئەو کاریگەری لاوەکی دەکرێت دوانەیەکی ئاوامان بۆ دروستکەن ئەوانیش لە نێو سکی دایکیاندا ئاوا بیکەنە هەڵاو شەڕ و بەزم و ڕەزمی خۆیان. بەڵام بە شێوەیەکی سروشتی کە دوانە دروست دەبێت ئەو کاتە دەبێت پەیڕەوی لە ڕێنماییەکانی دکتۆر شەنە بکەن کە ئەمڕۆ بە شێوەیەکی زانستی ورد بۆ ڕوونکردینەوە. زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەک. دەستان خۆش بێت، تەندروست بن.